بە درێژایی ئەو شوێنەی ئێستا بە خۆراسان ناسراوە و مێژووی وەک مێژووی کوردستان پڕ لە ئازار و گیان بەختکردن بووە. کورد سەوزایی ڕۆحی بەدارە مرخەکان بەخشیوە و مرخی کردووە بە درەختی ژیان و خۆراگری. مرخ درەختێکە تەنیا لە شاخەکانی خۆراسان دەڕوێ. تەرمی پیرۆزی شەهیدەکانی خستۆتە سەربەردەکان تا گاشەبەردەکانی خۆراسانیش وەک شاخەکانی کوردستان باڵایان بەرز بێ. گوند و شارەکان لە پەنجە و دەستیانەوە ڕژاوەتە خوار تا وڵاتێکی نوێ بنیاد بنێن، تێیدا لاقیان هەست بە شەکەتی نەکاو، زرمەی پێیان سنوور نەهێڵێ و زمانیان بۆ کوردستان بێتە گۆ. لە چەند سەدەی ڕابردوودا سێ ئێلخانی گەورەی کورد خۆراسانیان بەڕێوە دەبرد. ئێلخانی شادلوو لە بجنورد، ئێلخانی زعفرانلوو لە خوچان و ئێلخانی قەهرەمانلوو لە چیای شاهیجان. ئەم ئێلخانانە دەیان قارەمان و کەسایەتیان بووە لە پێناو بەدەستهێنانی مافی کورد لە خۆراسان و لەگەڵ حکوومەتی ناوەندی تاران و ڕووسەکان شەڕیان کردووە. کورد بەرێکۆ بچن کوردستانێ، یعنی ji serdemokê ji Sîbiriyê da yanî hatine jêrtêr xarê daketine felata Îranê berê li vî aliyê Îranê niştîcih bûne, li vî aliyî mane pişt ra li serdemên cûrbecûr û bi sedemên cûrbecûr ew barkirîne û koçkirine alî Rojavayê Îranê û derdorê çiyayê Zagrosê li vî derî mane. خۆراسان وڵاتی سەردارەکانی کووردە. وڵاتی نادرشا، جەجۆخان، خەدوو سەردار، سەردار عەیوەز و دەیان شۆڕژگێڕی تر کە گیانیان لە پێناو پاراستنی ناو و زمان و کەلتوری کورد لە خۆراسان بەخت کردووە و بوون بە بەشێک لە مێژووی پڕ لە سەروەری کورد. شاری بجنورد ناوەندی خۆراسانی باکوور لە ساڵی 1970 کۆچی لەلایەن تۆلیخانی دووەم، یەکێک لە ئەمیرەکانی کوردی شادلوو بنیادنرا. پاش ئاژاوە جێڕیەکانی حەسەنخانی سالار ڕووخا، بەڵام لەلایەن کوڕەکانی تۆلیخان سەر لە نوێ نۆژەن کرایەوە. تایەفەی شادلوو کە یەکێک لە تایەفە ناسراوەکانی کوردی خۆراسانە زیاترین خزمەتیان بەم شارە کردووە. یار محەممەد خانی سەهامول دەولەی بجنوردی ناسراو بە یار محەممەد خانی شادلوو سەردار مفەخەم ساڵی 1206 هەتاوی لەدایک بووە. سەردار مفەخەم لە تایەفەی شادلوو حاکمی باکووری خۆراسان لە سەردەمی حکوومەتی ناسوورەددینی شای قاجار بوو. ئەم سەردارە کووردە بە فەرمانی ناسوورەددینی شای قاجار دەستی کرد بە دروستکردنی ئەم بینا گومەزیە و ئاوەدانکردنەوەی شاری بجنورد و ئەم شوێنەی کردە هاوینە هەوارێکی دڵڕفێن کە تا ئێستاش جوانی جارانی ماوە. پاش مەرجی سەردار مفەخەم لە ساڵی 1282 هەتاوی تەرمەکەی لە ناوەندی ئەم بینا مێژوویە نێژرا. سەردار مفەخەم بۆ خۆی حکوومەتێکی کوردی هەبووە کە ئیستراباد، گوگلان، نەردین، ئیسفراین، جوین، سەبزەوار، جاژرووم و بجنوردی لەبەرگرتووە. دەما دەسەڵاتداریە خۆسڕەوانیە سەفەڤیان لە ئیرانێ ئۆلا شیعەتیە دکە ئۆلەکی
دولته و پشتیبانیش علویان و شیعیان دکه کردن خراسان جی پشت شر چالدرانه هنکی خواب به آلی ایران وادگرن و آلیکاریا ارتشا ایران دکند وان شهرن که دنابر ایران و عثمانی داد قومن اون کریار وان دبه سبب با هرسبونا سلیم پاشای عثمانی و فرمانا گشتن و کمکوژی علویان در دخنه و کردن علوی که ایرو خراسان جهنه برای خود دادن ایرانه او یکو علوی بونه برای خود دادن روشلات کردستانه دست پکتن ارومیه و پش رج ارومیه در باسی ناوند ایران دون و سردمه پایتخت اصفهان بویه اوناتن باجار ایروی تهران بجی دبن و هن عشیره این منجی بجی مانه به وان را دگوتن گاوستی ها این وکی پازکیان و قراچوریان هین لتهران لدر دور ورامین و پاکدشت تو ایروژی تو سردان وان درانه بکی پاشنا و پازوکی و قراچورلی به راحتی دکاری ببینی پش را دما امتن تهرانه شر ایریشن نتوین تالانکر وکی ازبک و ترکمنان جعالی روشهلات بسر ایران دهاتیه دولت صفوی سردمه دو جبهیان دو انیان دا شردکریه انیا روشهلات ترکمان دهاتنه حتی ریا حور مشه کج تهران دهاتی جه مشهد یا درباس بیه وکی ریا کسن که دهاتن زیارت امام رضا جی هاتن چون پر دوان ریانده هبویه ازبک و ترکمن نتاوین بویه که دبار خوش ایریشگری و تالانگری دکرنه وان ایریشی باکور خراسان دکریه حتی هن بلگین دیروکی هایی که دیگه هشتن حتی باجار کاشانه حتی همدان جی وان دهاتیه و تالان دکیده او ودگریانه جوه کریاره وان دولت صفوی دخواستی چاره یک ببینه به دو آرمان جان کردان کوچبری خراسانه دکه یک هیزاوان روشهلات کردستان لاواز بکه یک دنجی هیزکی خوجیی و خمالی لخراسان با آفرینه جبو حتی اونا بکارن وکی پارزوان سنوران لخراسان لهمبری ازبکان و ترکمنان شر بکن جبروی کرد لخراسان کلایان چه دکن ایروژی اونا به گندین خواد دبشن کلا گۆڕەکەی سەردار مفەخەم ئێستا پارکێکی گەورەیە لە شاری بجنورد و هەموو ئەو کەسانەی سەردانی ئەم پارکە دەکەن لەگەڵ مێژووی ژیانی ئەو سەردارە کووردە ئاشنا دەبن. ئەم شوێنە وەک یەکێک لە شوێنەوارە نیشتیمانیەکانی ئێران لە ساڵی 2001 تۆماری نیشتیمانی کرا. ئەم شوێنە کەوتۆتە سەر ڕێگای بجنورد بۆ ئیسفراین. بەر لە ئیسلام لە سەردەمی ساسانیەکان پەرستگەی زەردەشتیەکان بووە. بەهۆی بوونی 4 موغی زەردەشتی بە 4 موغان ناسراوە. کانیاوەکەی تا ئێستاش ناوی چەرموغانە. سەردار عەیوەزخانی کورد بووە بە ئەفسانەیەک لە پاراستنی سنوورەکانی خۆراسان لە بەرامبەر داگیرکاری ڕووسەکان تا دوا دڵۆپەی خوێن شەڕی کرد و گیانی لە پێناو وەرگرتنەوەی ناوچەکانی فیروزە و کوشخانە و شیروان بەخت کرد. پاشخۆیشی ژنەکەی پاڵەواناسا لەشکرێکی کۆکردەوە و ڕۆیشتە شەڕی ڕووسەکان. سەردار عیوەزخان سەر بە تایەفەی کوردە جەلالیەکان بوو کە 350 ساڵ کاریان پاراستنی سنوورەکان بووە. شۆڕشی عەیوەزخان دوای بەخشینی بەشێک لە ناوچە کوردنشینیەکانی خۆراسان لەلایەن ناسوڕەدینی شای قاجار بە ڕووسەکان دەستی پێکرد. سەردار عەیوەز لە شۆڕشەکانیدا هەمیشە باسی بەخشینی فیرۆزەی بەڕووسەکان بە تاوانێکی گەورە زانیوە و شۆڕشەکەی بۆ ئەوە بوو
ناوچە کوردیەکانی خوراسان نەکەوێتە دەست بێگانە. لشکرک ج مرکز ج تهران ده، لشکرک ج روس ده، او لشکری که یه درگزه، لشکر روس که هین نگشتی بیه. سردار ایوزخان و برای خواه و به سوار نظامی خواه و نا ترن پیشگیری و جنگ گن تا آخرین نفر، چون که او منطقه کرمانج نشینه و کرمانجه مجی سا پاراستن سنور و مملکتی خواه و وطنی خواه همیشه غیرت و تعصب و مردانگی خواهنه و به خرج دانه در طول تاریخ هیچ وقت قبول نکن که خاکی خواه بیانه اوامک بیگانه، بیانه اوامک ارتشک بیگانه و سریع خواه خم کن لبرابر آن. کرمانج و کرد به هیچ عنوان در طول تاریخ لبرابر تعبر قدرت سرخم نکریم و تا لحظه آخر بنا جا خالی نکن، تا لحظه آخری که بنا جنگ کن، شرد کن لبرابر ارتشک گرن ارتش روس و متاسفانه شهیدون سوار نظام بنا همچنین تا لحظه آخره و لسر سردار ایوزخان جی تا الان که شاید مثلا نزانم حالا شاید مثلا 2-3 سال 3 سال شاید 4 سال که جوه تاریخ ردویه حلبست هاتنه گوتنه موسیقی دو تاروانان لسر ویا لسر سردار ایوزخان حلبست گوتنه و بوی استورک نتوایی و ملی سردار ایوزخان کرمانج بوی استورک ملی و نتوایی سا خراسانه سا کرد خراسانه و شاید واقع بجمه که اگر و مثلا کل باکور و باشور و آوا و رجحلات و پخش با و بزانان شاید ساوانجی به عنوان اسطوره قبول کنه. چند کلا مانده ویژه سردار ایوز، چند کلا مانده ویژه سردار ایوز، حد خواه و دشمنان دانی تو بگز، دشمن جناب دینوی در یک بر نامراد و پررمان سردار ایوزخان. شوان ویژد شله هات نناف بینان، شوان ویژد شله هات نناف بینان، گوی دشمن پس مبر سردار ایوزخان، ایوز گو بان کبابه بری جعفر خان، شیر مره کرمانجان سردار ایوزخان. یەکێکی تر لە سەردارە ناسراوەکانی کورد لە خۆراسان جەجۆخان کوڕی ئەڵڵاوەردی بیک بوو. ئەم سەردارە مەزنە بە گەنجێتی هەتیو دەکەوێ. حکوومەتی دەرەگەز پۆستەکەی باوکی پێدەدەن و دەبێتە خانی میانکو لە ناوچەی دەرەگەز. پاش بۆردومانکردنی مەزارگەی ئیمام ڕەزا لە شاری مەشهەد ڕووسەکان جەجۆخانیان بە بربەستێک لە بەردەم هەوڵەت داگیرکاریەکانیان دەزانی و جەجۆخانیان دەستگیر و ڕەوانەی زیندان کرد. بەڵام زۆری نەخایاند جەجۆخان لە زیندان هەڵات و شۆڕشێکی دژی ڕووسەکان ڕێکخست. جەجۆخان لە ساڵی 1911 لە کێوە پڕ بەفرەکانی ئاخمەزار و ئەسپیان جانی خۆی و سەربازەکانی بۆ بەدەستهێنانی مافی کوردەکانی خۆراسان بەخت کرد. خوێنی پاچی جەجۆخان تا ئێستاش لە ناو دەماری کوردەکانی خۆراسانە. بۆیە شەهیدبوونی لە ناو فۆلکلۆر و لایەلایی دایکەکان بەم جۆرە ڕەنگی داوەتەوە. خانی خانم جەجۆخانم خەراو دەکەم ئامانم دەدە فەقیر بێچارە
خانی خانان ججو خانان و سرداری ججو خانان ججو خانان تفنگلاری پیلانا أربردايا صلاتانا صلاتانا خەباتی دوێنێی جەجۆخان ئەمڕۆ بووە بە شۆڕشێکی کەلتوری و نەتەوەیی. بۆیە لایە لایەی دایکەکان لە گوێچکەی کۆرپەکانی دوێنێ و شیژۆڵەکانی ئەمڕۆ دەزرینێتەوە و وشە و شعری کوردی لێدەبارێ. از جارگه چوم جیان تا بخمم مسکه میان و مذبو لبن جینانه تذبو اول از برچی بومن نانگه مخار استی بومن از شوم اثر گانی زلال تا بخمم آوه حلال گانی از لحمیس گرم شوشت مرون تمیز گرم گانی گل عجیجه کردانم زمانه کرمانجی زانم جان درد من وای لی و سردردان لی و سردردان گره کد گلی دست نامردان وای حدما گشتن وای لینت ما بردان لینت ما بردان دای که دل زارم خانه بیزارم واچه در دلی برنالم وای واچه در دلی برنالم وای ژانڕاڵ مەلا مستەفای بارزانی بۆ خەڵکی خۆراسان ناوێکی ئاشنایە و سەردار و کەسایەتیەکانی خۆراسان پەیوەندی بە شۆڕشی کوردستانەوە دەکەن و مەلا مستەفا بەردەوام سەردانی پێشمەرگەکانی لە شارەکانی خۆراسان کردووە. مەلا مستەفای بارزانی حرکت کردی هاتی خراسان چند مهان بازار شیروان بویه لسرحد لگلن شمالیان ایلن شمالیان لبه در میوان بوید لمسافرخانه مایه چند شوان میوان بویه لونال اشقاباد چویه و ونال ویا میوانداری کرنه خدمت کرنه لمەلا مستەفای و او حوال نوی که ویرا هاته بونه بازار شیروانه و کسی ناتی علی خان بگ بیچاران لو ناتی فرهاد خان فرهادی توپ کن لو ونا را پیوندی یک ونای مزن هویل پر مالان لسرحد شیروان هنه که هینجی او کساینا زندی نه که مەلا مستەفا به چاوی خواه دیته نه ونا پشتا ویا چند سردار لخراسان وک عباس پهلوان دوینی که جه ایلا پلول بو و قربان امان الله ونا جه دوینه ورد کون حول شهر مەلا مستەفای بارزانی دوونه مدال دستینن دوونه سرو که لشکر کرد هاتن بدود به کتا کوزود کرد هاتن بدود به کتا کوزود رجاند خوی ناسور بزن لشکر رجاند خوی ناسور بزن لشکر. بعد از قرارداد الجزایر که قرارداد که شمول بین شاه و صدام لای موقعیت هات منعقد کرده هاکانا قرار دانیم که 3000 نفر جن نیروی پیشمرگ ملا مصطفی بیان منطقه گلیل و ساریگل و منطقه مرزی لویندا به اصلاح و بهانه قرقبانیه یا محیطبانیه
در صورتی که هدف آن و که وانا به اون جوی مرزا به اصلا محافظت کنه. منتها لوی راستایی که و پیشمرگانا لوراون خب طبیعتا لازم بود که مولا مصطفی جی به شیروانه که مرکزیت خواهد نسبت منطقه هاو لورا سرکشی بکشه و نیروی نه به اصلا پیشمرگ و نیروی نخواه. لوی اندا و موقعیت فرج لاخون فوت کرویه. علی خانبک هاویه که و عنوان گرین کرمان جون لوی منطقه سرحد هاویه. سا مولا مصطفی رو لنده کاملا امکانات اکرام فراهم ده که هتل هاویه فلکه اصلی که علی خانبگیه دو اتاقان لجور ده گره که اتاقان بسیار فراغ و وسیعونه. یکی عنوان دفتر شخصی مولا مصطفی، یکی عنوان استراحتگاه مولا مصطفی لوی اندا جیرا آماده که و به قول معروف مولا مصطفی هر مدت که 2 ماه 3 ماه 4 ماه جار احاط یا وند 2-3 روز سکنیه و حقوق کارمنده خواهانه سرکشی کرنه یا نامه مثلا سا هلال احمر صلیب سرخ را به اصلاح رشاندن پیشمرگان وانا لوی اندا تحویل دفتر احانه و به اصلاح سرکشیه که لوی اندا هر میوان خارجی هاویه داخلی هاویه مولا مصطفی لوی اندا علی خانبگی پذیرایی اکریه نحو احسن و واقعا باعث افتخاری ما که ام مدت که به اصلاح طایفه ما جماعتی ما پذیره و نجه مولا مصطفی و نقطه که ام همیشه هاویه خوشحال نه و باعث سرور و شادی ما که روی که مجیه شکریه کمک کنه و مبارزات وان را کردستانه.